لیباس شخصیەکان کێن؟ لەم ڕۆژانەدا و بە بۆنەی ئاخێزی شۆڕژگەڕانی خەڵک لە دژی کۆماری ئیسلامی ناوی لیباس شخصیەکان جارێکی تر هاتۆتەوە سەر زاران. لیباس شخصیەکان بەشێک لە کەسانی بەکرێگیراون کە یونیفۆرمی ڕسمیان لەبەردا نییە و بە شێوەی یەکەی ڕێکخراو لە گروپی جۆرا و جۆردا سازماندراون. ئەوان چەک و کەلوپەلی قەتالە و بۆ کوشتنیان بە شێوەی شاراوە هەڵدەگرن، بە شێوەی ئاسایی خۆیان لە نێو خەڵکی خۆپیشان دەردا جێ دەکەنەوە. ئەوان دەستیان بە پێشکەوتوترین ئامرازی سەرکوت ڕادەگات و بە هەزاران ماتۆڕ و ماشێنی شخصی لە ئاستی شاردا بڵاو بوونەتەوە و بەیەکەوە لە پەیوەندیدان. هاوشێوەی مامورە ئەمنیەتیەکان ئەوان بە سەربازانی گومناوی ئیمامی زەمانیش ناو دەبن. لیباس شخصیەکان لە 43 ساڵی ڕابردوودا دەورێکی بەرچاویان لە سەرکوتەکانی کۆماری ئیسلامیدا هەبووە. دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ژێر ناوی جۆرا و جۆری وەکو حیزبوڵڵاهی، خاهەرانی زەینەب، ئەنساروڵڵا و هیتردا کاریان کردووە. کەسانی سەربەم هێزا لە نێو لات و لوتی کۆمەڵ، زیندانیانی جەنایی کە ماوەی مەحکومیەتەکەیان بەخشراوە دەستە بژێر دەکرێن و دەکرێنە ئەندامی ئەم هێزە. حکوومەت لە هەندێک لە منداڵانی بێسەرپەرست و خیابانی و تەنانەت لە گیرۆدەبووانی مادەی هۆشبەریش لە بەرانبەر پێدانی مەواد پێیان کەڵک وەردەگرێت. لەگەڵ ئەوەشدا لە هەموو مزگەوت و حسەنیەیەکدا، لە هەر پایەگاکی بەسیج و سپادا، لە هەموو حەوزە و دەفتەرێکی ئیمام جومعەکاندا گروپێک لەم دەستەیە بوونیان هەیە کە دەور و نەخشی جۆرا و جۆردا دەردەکەون و لە بەرانبەر خزمەتێکدا دەیکەن، دەبنە خاوەنی هەموو جۆرە ئیمکاناتێکی مادی و یارمەتیەک. ئەوان بەلەبەرکردنی لیباسی شخصی دەتوانن دەست بۆ هەموو جنایەتێک بەرن بەبێ ئەوەی کە هەزینەیەکی زۆری بۆ حکوومەت هەبێت. لە جەریانی هێرش بۆ سەر ژنان و تێزابکردن بە دەم و چاویاندا، دەفتەری ئیمام جومعەکان و بە تایبەت لە شارەکانی وەکو ئیسفەهان دەوری سەرەکیان هەبووە. یەکێک لە کردداری جنایەتکارانی ڕژیم دژ بە زیندانیانی سیاسی ڕاگررتنی ئەوانە لا بەندی مەحکومانی جنایدا، ئەویش لە جۆری شەڕەنگێزترینەکانیان. بەرپرسانی زیندان بەڵێنی کەمکردنەوەی ماوەی مەحکومیەتەکەیان بەو کەسانە ئەدەن بۆیان ئیمکاناتی سیغا لە نێو ژنانی زیندانیدا و تەنانەت لە دەرەوەی زیندان و مادەی هۆشبەر و هیتریان بۆ فەراهەم دەکەن و لە بەرانبەردا داوایان لێ دەکەن تا شەو ڕۆژ لە زیندانیانی سیاسی تاڵ بکەن. باسکردنی ئەو کردارەی ئەم جۆرە لیباس شخصیە بەکرێگیراوانەی ڕژیم لە زینداندا لەگەڵ شەریفترین و نەجیبترین ئینسانەکان دەیکەن و ئەگاتە دەرەوەی زیندان ئینسان تووشی سەرسوڕمان دەکات. ئەم لات و لوتانە کە بەم شێوەیە لە زینداندا ئیمتحانی خۆیان داوە، لە زیندان ئازاد دەکرێن و دەبنا ئەندامی گروپە لیباس شخصیەکان بۆ سەرکوتی کچان و کوڕانی گەنج لەسەر شەقامەکان. داستانی مەرگی مەزلومانی نیکا شاکەرەمی، ئەو کچە گەنجەی کە بە ئاواتەوە بوو ببێتە ئەستێرە و کەسێکی سەرشناس، یەکێک لە نمونونەکانی کردداری دزێوی ئەم جۆرە بەکرێگیراوانەی ڕژیمە. ڕێبەران و ڕێکخەرانی لیباس شخصیەکان لەلایەن بەیتی خامنەیی، وەزارەتی ئیتلاعات و ئەمنیەت، بەسیج و سوپای پاسداران، دەفتەری ئیمام جومعەکان و ناوەندە مەزهەبیە تونندڕەوەکانەوە ئاراستە دەکرێن. مەلاکان و دەستگای ڕۆحانیەت لە قەدیمەوە پەیوەندیەکی پتەویان لەگەڵ لات، لۆمپەنەکان، گروپەکانی ئەرازل و ئەو باشدا هەیە و ئێمە لە ئاڵ و گۆڕەکانی یەک سەدەی ڕابردوودا گەلێک جار شەهەدی یەکگرتووی دەستگای مەسەب و لاتەکان بووین. لە جەریانی شۆڕشی مەشروتە، مەشروعەتچیەکان بە سەرۆکایەتی مدەڕس کۆمەڵێک دەستە و تاخمی لات و لۆمپەنیان لە دژی بەرەی چەپ و پێشکەوتن خوازەکان بەکارهێنا. لە جەریانی میلیکردنی نەوتدا لە ساڵی 1332 هەتاوی، ئەرازل و ئەو باش بە شێوەیەکی بەرچاو لە دژی ئازادی خوازەکان بەکارهێنران کە ڕێبەر لەو سەرویانەوە ئایەتوڵڵا کاشانی بوو. لە شۆڕشی ساڵی 1357دا ئاخوندەکان و دەستگای مەزهەب بە شێوەیەکی بەرین و سازماندراو کەڵکیان لە لیباس شخصیەکان لە ژێرناوی جۆرا و جۆردا وەردەگرت. شناسایی و ناساندن لیباس شخصیەکان بە ناوەندە جەماوریەکانی گەڕەک و ڕاگەیەنەرەکان ئەرکی هەر ئینسانێکی ئازادی خوازە. بێگومان لە سبەی ڕۆژێکی نەزۆر دووردا ئەم بەکرێگیراوە لیباس شخصیانە و وەڵام دەرەوەی ئەو جنایەتێ بە ئێژمارەیان دەبن کە لە دژی خەڵک کردویانە و دەیکەن. ئاخوندەکان و سەرانی کۆماری ئیسلامی کە ڕێبەران و ڕێکخەرانی لەشکری بەکرێگیراوانی لیباس شخصیەکانن دەبێ وەڵامی جنایەتەکانیان لە دژی خەڵک
بدەنەوە.